هیچ زۆر باشە زۆر باشە باڵاو بەردە یەک دەستمان ئاوا باشتر ئێمە وەکو کۆمەڵێک لە چالاکوان و کەسایەتی و هونەرمەندان و پزیشکان و پارێزەران و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پاژەوەی کە لەلایەن خەستەخانەی هیواوە ئاماژەیان بۆ کرد و بەیاننامەیەکیان دەرکرد کە ئەم خەستەخانەیە مەترسی نەمانی دەرمانی هەیە کۆمەڵێک کێشەی دارایی گەورەی هەیە بۆیە بە پێویستمانزانی کە سەردانیان بکەین و بزانین کە کێشە و گرفتەکانیان چییە. لە سەرەتای مانگی چوارەوە ئێمە وەکو دەستەیەکی داکۆشی کردنمان دروست کردووە لە کۆی ئەم چین و توێژانەی کۆمەلگا بەمبەستی داکۆشی کردن لە خەستخانەی هیوا و لە نەخۆشانی خەستخانەی هیوا و ئەو کەسانی کە تووشبی شێرپەنجەن نەک تەنیا لە شاری سلێمانی بگرە تەواوی شێرپەنج ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە بن لە شارەکانی تری هەرێمی کوردستان و تەنانەت ئەوانەی لە ناوچەی باشوور و ناوەڕاستی عێراقیش تووشە بن بەشێکی زۆر و دیاریان سەردانی ئەم خەستەخانەیەکەن بۆیە ئەم دەستەیە بە مەبەستی داکۆشیکردنە لە تووشوانی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و عێراق و بە تایبەت ئەوانەی کە سەردانی خەستخانەی هیواکەن. هەڵبەت ئێمە بەیانی یاداشتێکی مفەسەڵمانەوێت لەسەر ئەم بابەتە لەو یاداشتەیە ئێمە کۆی ئەو کەم و کوڕیانە ئەخەینە ڕوو ئێمە ئەم شەو کە دامانناوە وەکو شەوێک بۆ هاوپشتی لە خەستخانەی هیوا بەمبەستی ئەوەیە کە هەموو ئەو کەسانەی کە لەم کۆمەلگایە ژین و ویژدان زیندون یارمەتیمان بن بێنە پشتی ئەم کەمپەینە ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕووی لە حکوومەتی عێراقیە بە شێوەیەکی سەرەکی واتە ئەم کەمپەینە جیاواز لە کەمپەینەکانی تر کەمپەینێک نییە ڕووی لە دەوڵەمەند و بازرگان و کەسانە بێ بگرە ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقیە تاوەکو ئەوان بێنە سەرخەت بەمبەستی دابینکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی ئەم خەستەخانەیە. Thank you.